ستایشی بپایان بخوای پەروەردگاری جیهان، درود و سلام لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تاکەوە تا زەمان. مسلمانانی خۆشەویست، خوشک و برایانی بەڕێز، داوامان وایە لە خوای پەروەردگار بۆ خاتر ناو جوانەکانی خۆی یارمەتی دەرمان بێ بۆی بتوانین زیاتر و زیاتر لە خۆی نزیک ببینەوە. ئەم شەوە پڕ لە بەرەکەت و پڕ لە خێرانە بکەینە فرسەتێک بۆ خۆپاکردنەوە لە گوناحەکان و لە تاوانەکان. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە ئەفەرمێ هەر کەسێک شەوی قەدر بڕێکوپێکی عیبادەت و تاعەتی خوای گەورە بکە، خوای تەعالە لە هەموو گوناحەکانی خۆشە بێ. مژدەیەکی زۆر گەورەیە بەڕاستی. دەی فرسەتە ئەم یەک دوو سەعاتە ئەم فرسەتە کاتەکانتان بە هیچ مەکوژن، یان بە نوێژ یان بە زکر یان بە قورئان خوێندن یا بە گوێگرتن لە محازەرە کە ئەو محازەرانە هەمووی ئاەت و حەدیث و دوعایە، و هەوڵ بدەن نیەتتان زۆر زۆر پاککەنەوە، هیچ مەبەستێک لە دڵتان نەبانە بێ، هیچ مەبەستێ. پەیمان لەگەڵ خوایە تازەکەینەوە، پەیمان ئەدەین تۆبەیەکی ڕاستەقینە بکەین، پەیمان ئەدەین خوایە، پەیمانت پێ ئەدەین کە بگەڕێنەوە بۆ لای تۆ، پەیمانت پێ ئەدەین کە پەشیمانی حاصل کەین لەو کارە خراپانەی کە کردومانە، پەیمانت پێ ئەدەین ئەو کاتێک کە ماوە لە ژیانمانە هەوڵدەین بۆ تۆ سەرفیکەین. کوان دەوڵەمەندەکان چیان کرد خۆشەویستانم؟ هەموویان مردن، ئەوانەی کە پێشخۆمان بوون. کوان کار بەدەستەکان؟ هەموویان مردن، کورسیەکانیان بۆ خەڵکی تر جێهێڵا، دەوڵەمەندەکان پارە و پولەکانیان بۆ خەڵکی تر جێهێڵا، ڕئیس عەشرەتەکان لە پاش خۆیان کەسی تر بووە ڕئیس عەشرەت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ئینسان مرد سێشت لە پاش خۆی جێ ئەتێڵێ، سێشت. یەکێکیان ماڵەکەیەتی، منسەبەکەیەتی، پلە و پایەکەیەتی. ئەو ئەسڵەن هەر نایە لەگەڵیە، ئەسڵەن ئەو ماڵ و دەسڵاتەی کە هەیبوو هەر یەکسەر بەجێ تێڵن، مەمنونیشی نابن، هەر یەکسەر بەجێ تێڵن. لەوانەیە یەکێ لە کوڕەکانی سەیارەکەی خۆی بێن لەگەڵی هاتاوەکو سەر قەبرستان، لەوانەیە هیچ سوودێکیشی پێ ناگەیەنێت. ئەوەی کە دووهەمشت بەجێ دێڵێ ئینسان کوڕ و مناڵەکانێتی، خزم و کەسوکارەکەیەتی. براینە کەسمان وەڵڵا کەسمان خزمێکمان نایە لە ناو قەبرەکەی بێژێ با من شوڵ ئەوە بمرم. وەڵڵاهی نەک ئەوەدا، زۆر جار جەنازەمان لە مزگەوتە داناوە وتمانە کاکە شەوێ درەنگە ئەوە سەعات 12 با چاوەڕێکەین دوای نوێژی بەیانی بیبین بۆ باوەڕکە کەسوکارەکەی جوولەیان لێ بڕیاوە. دەی کاکە و خۆقەی چێکا و بابی بین و بۆچی بمێنێتەوە، یعنی ئەو 2 سەعات 3 سەعاتە ئارامیان لێ بڕیاوە بۆ ئەوی زوو بیبێن لە کۆڵی کەرەوە. ئەمە یەک دوو کەس نییە، من و توش ئاکەین، دوای شوامان پێتی. یعنی ئەمە نییە بڵێ فڵان و فڵانە، زۆربەی خەڵک وایە کاکە ئەو لاشە چی پێەکەی. و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ زوو بینەنە قەبر، ئەگەر خراپ بێ لە کۆڵتانە بێت و ئەگەر چاکیش بێ زوو ئەیگەێنە ئەنجامەکەی خۆی، ئەویش پەلەیەتی حەزەکە زوو بگاتە ئەنجامەکەی خۆی ئەگەر چاک بێ، ئەگەر خراپیش بێ لە کۆڵ خۆتان یەکەنەوە. کەوابوو یەک شت ما لەو سێشتە یەک شتر ما عملەکەت احتیمالە عملەکەت فریاد بکەوێ، چونکە دێتە ناو قەبرەکەت لەگەڵتە، دێت لەگەڵتە.
ئەگەر خراپ بێ شایەتیت بۆ ئەدا لەسەر خراپەکانت، ئەگەر چاکیش بێ شایەتیت بۆ ئەدا لەسەر چاکەکانت. نەکبەتی بۆ ئەو کەسەی کە عەمەلەکەی خراپە و دێ لەگەڵ ئەوە ئەزانێت دێ لەگەڵ شایەتی خراپەی بۆ ئەدا. بۆ معلوماتتان یعنی سنەتێکی زۆر پیرۆزێ چەندین ساڵە ئیهمال کریا، چەندین ساڵە ئیهمال کریا. حەزەکەم هەر لە ئیسەوە ئەم سنەتە لە ئیمشەوە دەستی پێ بکەین. سنەتی ئیعتیکاف خۆشەویستەکانم ئەوەی کە خوای گەورە لە قورئانە لە چەندین شوێنە باسیەکە بیزانە بیتێرە دڵی خۆتە کە تۆ لە سەعاتی ئەوەنەوە ئیتر ئیعتیکافەکەی هەتا سەعاتی ئەوەنە، ئیتر لە مزگەوت دەرمەچوو مەگەر پێویست بێ بڕۆ سەر ئاوێک یان پێویست زۆر زۆر برسیت بێ بڕۆ یان تینیت بێ بڕۆ ئاوا بخۆیت تۆ ئەمانە دروستە. باقیەکەی ئەبێت تر ناو مزگەوت تابی هەتا ئەگەر تەلەفۆنیان بۆت کرد بەڕای من یعنی تەلەفۆنەکەشت داخ، بەڕای من کە تەلەفۆنەکەشت دا بلا با 3 ساعت تەلەفۆن داخل، یعنی خۆت ڕابێنە لە کاتی ذکر و قورئان خوێندن نوێژەکە تەلەفۆنەکە غەڵق. جا خۆشەویستەکانم با ئینشاء الله قرار بدەین ئێمە ئەم شەوانە بڕازێنینەوە بە عیبادەت بە تاعەت بینی خۆمان و خوا وعدێک پەیمانێک تازەکەینەوە. ئەفەرمێ بیستم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لا تصلوا إلى القبور ولا تجلسوا عليها. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی کاتێ نوێژەکەن ڕوو لە قەبر مەکەن، کاتێ نوێژەکەن ڕوو لە قەبر مەکەن و لەسەر قەبریش دامەنشن. قبرێک دایە جاروایە تۆ ڕێ بەسەر قەبرستان لەبان قەبر دامەنشە، لەبان قەبر دامەنشە. ئەم حەدیثە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە. ئینیش چونکە ئێمە براینە ئێمە ئومەتی تەوحیدین. ئومەتی تەوحید ئەزان یعنی چی؟ یعنی ئومەتی یەکخواناسی. ئێمە بە لا ئیلاهە ئیلا الله بینە مسلمان، نابێ هیچ غەل و غەشێک لە مەسەلەی تەوحیدەکەمانە دروست ببێ. براینە لە نوێژە نوقسانیت هەبێ لەوانەیە خوا لێت خۆش بێ، لە ڕۆژوە نوقسانیت هەبێ لەوانەیە خوا لێت خۆش بێ، لە زەکاتە نوقسانیت هەبێ لەوانەیە خوا لێت خۆش بێ، لە حەجە ئەگەر بۆت نەکریا و یان نوقسانیەکت هەبێ لەوانەیە خوا لێت خۆش بێ. بەس لە مەسەلەی تەوحیدا خوا لێ خۆشبوون نییە. طبعا ئەم قسەی کە ئەیکەم ئایەتە. خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك. خوا لتوحيد قتلت خوش نابي بس لغير توحيد لخوش بون هي. يعني زلامي اگر بمري شريكي بو خوا قرار دابي طو لئن أشركت خوا ببيغمر فرمي ولقد أوحي إليك خوا أفرمي أي محمد وحي بوتو ناردوا وإلى الذين من قبلك وبو بيغمركاني بيشي تويش وحي ناردوا لئنها أما مهمك يا أخوي وحي كتشيه لئن أشركت لا يحبطن عملك. شريك بخوا قرار ده عمل كانت فوت شلا بيته سبحان الله. يعني أما قصي تيانية مجالي تيانية تنازع يعني وكبلي مفاوضات تيانية لما سلي توحيدا مفاوضات يكنية. لئن أشركت شيء لا يحبطن عملك. ببي غمر أفرمي نقبو تويش بو بي غمركاني ترش ناردوما بو پێغەمبەرەکانی تریش ناردومە شەریک بۆ خوا قەرار دەی عەمەلت پوچەڵە بێتەوە. لا يحبطن يعني گشتی پوچەڵە بێتەوە، گشتی پوچەڵە بێتەوە. يعني عەمەلەکان ترتیش نوێژەکانت ڕۆژەکانت کەوابوو مەسئلەی شەریک قەراردان بۆ خوا زۆر مەسئلەی خەتەرە. ئاگامان لە خۆمان بێ قەت ڕۆژێ لە ڕۆژان نوێژ بۆ غەیری خوا نەکەین، قەت ڕۆژێ لە ڕۆژان تەواف بەدەی غەیری ماڵی خوا نەکرێ. ئامان براینە ئامان ئەگەر قەبری پێغەمبەریش بێ صلی الله عليه وسلم، قەبری هەر پیا و چاکێک بێ، هەر وەلیەک بێ، هەر چ شتێ بێ، تەواف بە دەوریا دروست نییە و شیرکە. ئامان وریابن هاوار بە کەس مەکەن جگە لە خوا نەبێ، لە کەس مەپاڕێننەوە جگە لە خوا نەبێ. ئامان وریابن ئەم مەسائلانە مەسئلەیەکن خەتەرە، مەسئلەی عەقیدەیە، بیر و باوەڕە، تەوحیدە، مەجالی لێخۆشبوونی تیانە. بۆیە ئەبێ ئاگامان لێبێ زۆر بە وردیش تەماشای ئەو مەوزوعە بکەین و ئاسانی ئەوە بە ئاسانی مەکۆن یاڵا مشکلەیە چۆن مشکلە مەسەلەکە خەتەرە. ئێمە ئەگەر ئەم شەوانە هەر دەشەوەکەی تەرخان بکەین بۆ باسی تەوحید یەشتان کەمە. براینە کە ئێمە ئەڵێین لا ئیلاهە ئیلا الله
كليلة لا إله إلا الله كليلي درجاي بهشتا بابلين بابلين لا إله إلا الله كليلي درجاي بهشتا أزانن همو كليلك دقاني هي يعني ستو هر كليلك دركي دقاني هي طبعا كليلة كان أبي كليلة كان دقاني بيه وتحر كليلك سيركي دقاني خوي هي أجد دقاني زياو بيان كل بيان كم بيان زياو بي قاتي قد ناكاتو درجا قد ناكاتو كليلي درجاي بهشت لا إله إلا الله وقشت كليلك إيش دقاني هي أزانن لا إله إلا الله دقاني هي دقانا كاني أزانن تشيا أو أي هي لمبو سبيشو چونکە بەڕاستی زۆر گرنگە خەڵکێکی زۆر بەس ئەڵێ لا إله إلا الله و هیچ حەسابێ بۆ دڵانەکانی ناکە بۆیە وتێتی لا إله إلا الله بەس نەبووەتە موسڵمان وتنە بەس نەبووەتە موسڵمان ئەبێ ئەو دیانانەی هەبێ ئەو جا کلیلی بەهەشتەکەت بۆکاتەوە طبعا ئەوە مۆزوعێکە زۆر گرنگە ئەگەر قسمەت هەبێ سبەی شەو ئەیکەم بە بابەتی سبەی شەو خۆشەویستەکان پیغمبری خوا صلی الله علیه وسلم افرمی لحدیثك افرمی لو يعلم المار بين يدي المصلي ماذا عليه لكان أن يقف 40 خير له من أن يمر بين يديه اگر او کسی بینی دسی نوشگرا ریکا آنی ادین بردمیانا ادین بردم خلقی ادات بردم نوشکیا اگر او بزانی چنیا گناه بارد چل اویسی چل علماني كان الله چل صال اويسيت ينا بري او نغنا حكي جوري يعني تيجي يعني او انا مثلا خطره ابيتو ندي تبردم خلقاكات نيوجكا بس امام ملاحظيك ياتي ابو معلومات تان هبيت تنوك وغلط كان اگر نجي جماعت بو امامي مزقود برنجي ومسلمانانا كد بس وبردم امامك يا دروسني الريبكي ببردمي جماعتك لبشتي ونيوجكا اعتياديه مثلا يكي خيون لوتي برابي يكي دزنجي اشكي مثلا وبردما الراو دراتشيت اسايا خوش بسكانم بلان نيوجي تنيا هر كسي نيوجي بتنيا كرد دروس نيا بيت بردم نيوجكيا واو كسشي كنيوجكات باش واتاني دائما شتيك لبردم يابي يعني مثلا تو اساهات تناو مزقوت لو ناو راسا نيوج مكة لو ناو راسا مسلمانان خو معقولة يتكسبنا امز قوتا قوريات يانا بريتشي ولا جنابتان ليو نيوجكن نه دائما ورا بيشو اما روجان جمعة زور رؤدا روجي جمعة هيا بسلمان ما هيا تيبون يجي جمعة بيغمر صلى الله عليه وسلم افرمي اگر بزان خيري ريزي كم چنيا قوريا منافسة اكن شري لسركن بسلمان واحد روج جمعة تيت رأيك الرابو خنا ايوه حيوانا بشت ذاته حيوانا كم خيدان شيء يكنا فرجنا مزقوطة غني اما كي خير اما كي منافسة خيره والله وقر بارا توزيع كردن بي الراعكي هتا ام بردما اوزي اما والله لبارا مهمتره في غمر صلى الله عليه وسلم فرمي ام ريزي كم منافسة لسركن من بوبروم للريز اخيرو بش دمو مادام مجال هي ورنا امره اگر تو هاتی بردمکتش دیواره کس ناداتا بردمتا دوای او رزکیتر هاتن لپشت امانو نوشکن کس ناداتا بردمیانا رزکیترش هاتن لپشت امانو نوشکن یان على الاقل اگر هر هاتی حزد کرد نوشکت لشونه تربکیتو ام جابیتنا و رزکت لپشت دنگیک و بیکا لپشت دنگیک لو دنگانو اصحابکانی پیغمبر صلی الله علیه وسلم قد نا اهاتنا ناو مزگوت علو ناو راسا نوشکن نا اهاتن یان لدیواری کانا خستا پیش خویان یان لپشت بسلمان يكون نوجانا كرد یان لپشت دنيا يكون نوجانا كرد والله اوي مالي خوا كحاجي خوي هر نابيتش لمال خواش نابي بس يتر لمال خوا تشار نبا لمال خوا تشار نيا لزماني پیغمبر صلى الله عليه وسلم مال خوا او نقر بالغ نبو بلام ايسك توافكري لكاتي توافق خلق توافقا اتكابرا نوجكا مجبوري كيغات بردمي او موضوعك اويه انا دروس نيه جيجا مالي خوا ما دام مجال هي نابي بديت بردم بسلمان انا نابي بديت بردم انا ببي ام حديثيك عرسانم كرت لبيغمبري خوا صلى الله عليه وسلم
واللهی ئینسان کە نوێژەکە دیوار لە بەردەمیەوە بێ باشە دیوارەکە مەسافەی لە شوێنی سوژدەکەیەوە تقریبا بەقەدەر حیوانێک ڕەت بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثەکەوە هاتووە ئەڵێ وەقەدەر ئەوەی کاوڕێک ڕەت بێ لەوە زیاتر لە دیوارەکە دوور مەبە یعنی شوێنی سوژدەکەت ئەگەر ئینسان ئیسە لەیرەیە تازە کابرایە هاتێ نوێژەکە حەو بدە لە بەردەمی ڕەت مەبە ئەگەر حەز زۆر 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 ناچار بووی شتێ بخە بەردەمی و ڕەت بەوە بەردەمیە سەرنیایەکە شتێکە ئەگەر مزگەوت بوو مەجال سەرنیاوەمانە نەما ئیتر حەساب مەجبور حەساب هینەکەکەن حەساب خەتەکەکەن ئەویش لە ناچاریە واللهی غەڵەت حەدیثی خەتەکە ضعیفە ئێمە حەدیثمانەیە خەت کرا بەس ئەو حەدیثە بەقەوت نییە ئینسان خەت نەکا باشە بەڵکو بێتە پاڵ دیوار یان بێتە پاڵ دنگەیەک نوێژ بکات باشترە ئاخر قەورسان ئەسڵەن دارتیایە دروست نییە بنێژرێ قەبرستان ئەسڵەن بۆ ئەوەیە کە خەڵک لەوێت دائیمەن مردووی بکوێتە بیر قەبرستان قیامەتی بکوێتە بیر بۆ ئەوە نییە کە خەڵک لەوێ لەسەر قەبرستانە ئەڕۆن بەڵگە ئەوە تێرنەوە ئەڵێن وەڵا سونەتە دار لەناو قەورسانە بنێژرێ ئەڵێن ڕۆژێکیان پێغەمبەری خوا تەمان حەدیثە ئەمە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەر دوو قەبر فەرمووی موسڵمانان ئەم دوو قەبرە ئێستا عەزاب ئەدرێن وعذابش لسر تشتێک نادرێن کەوا گەورە بوایە نەیانتوانای خۆیانیان لە بەپاراستایە یعنی لەسەر دووشتەکە لای خوا گەورەیە وەکو گوناح بەس ئاسان بوو خۆیانی لێ بپارێزن وتیان چی بۆ ئەی پێغەمبەری خوا فەرمووی یەکێکیان لە کاتی تاراتگرتنە خۆی باش پاک نەکردووە لە میز یعنی ها زەلامە بینن هەروە ڕاڕێک میزەکا و هیچ ئەیتر یعنی المهم تارات ناگری پیس پرتو پیسە طبعا لما نایە وەسواسیش بین ها نا بس ئینسان خۆی پاکاتەوە خۆی تر ئەزان خۆ پاکردنەوە چییە نە زیادە ڕەوی نە شل ڕەوی ئەمە یەک دووهەم فەرمووی یەک ئەوە کەیتریان دوو زمانیە کرد لەبین خەڵکە دوو زمانی لەبین خەڵکە لای ئەم دراوسێکە قسەیەکەی ڕۆتە لایەوەکە قساکەی دەی تا ئەیان دەیتە شەڕە لە پیاوانیش عینەن پیاوانیشمان هەیە بزڕت ئاوانە جا ئەوە ئەو ئاواتانە جا خۆشەویستەکانم ئاگامان لێی بێ ئەوە لەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەعفی دارخورمایەکی هێنا سەعفەکەی کرد بە دوولەتەوە ها یعنی سەعف دارخورما خۆزان چۆنە خۆی ئاواهینێکە کردی بە دوولەتەوە دوای ئەوە لەتێکیانی کرد بە دوو بەشەوە بەشێکی چەقانەبان ئەمەکەیە و بەشێکی چەقانەبان ئەمەکەیە فەرمووی داواکارم خوای گەورە سزایان لەسەر کەم کاتەوە حتى ئەم دوو سەعفە وشک ئەبنەوە ئەمە معنایەوەیە دار بنەی لەسەر قەبرستان وەڵڵاهی مامۆسا خەتیبی وان بینیوە خوای گەورە یعنی علمێ باشیش پێداوە ئەمەی کردێتە بەڵگاڵێ دار بنێژن لەسەر قەبرستان با مردوەکانتان لە عەزاب پارێزن جا ئەگەر وا بوایە پێغەمبەر ئەی فەرموو کاکە بڕۆن 8 دارخورما بێرن عەلێرا بینێژن بە ئەم مردووە فەقیرەت هەم وان نییە سەعف دارخورما پێغەمبەر کردێ دوو ئەمە شەفاعەت پێغەمبەرە صلی الله علیه وسلم بشفاعتي پیغمبر خوش اجازه نداشته زورتر هر فرموی بقدر اونای سعفی دار خرمایک سعف دار خرما بروج وش کبیتو بدو روج وش کبیتو ایتهر اونا اجازه دار بو مبارکی پیغمبر صلی الله علیه وسلم کاتو تسر او قبره خوش لسر عن عذاب هل بقري تا یک دو روج ام موضوعك جاء به وريابين داو كارم خوي گوره لگناح من خوش به خوي ليله القدر مع قبول بكي خوي طاعت من قبول بكي خوي ابو خاطرنا وجوانا كان يخد لي من خوش ببي يا ربي خوايا إملا برتو دانشتوين لمشو ندعوات لأكن نيمان خوش ببي يا ربي خوايا يا ربي خوايا يا ربي خوايا لقيامتا أم مجلس ببيني نوا يا ربي بماني بخي تسل ميزاني حسنات كان من يا ربي بخي تسل هاي ترازوي شاكا كان من يا ربي خوايا للرجي قيامتا الرجو قرآن خوندن والشواني ليلة القدر من ببكيت الشفاعات يا ربي خوايا بخاتنا وجوانا كان يخوت هدايتي جنجا كان من بدي خوايا جنجا كان من لقناح بدور بقري خوايا مالو منال من صالح بكي خوايا الرحم ببيا وبتمنى كان من بكي يا ربي خوايا يا ربي خوايا ايشو كار لولات معنا برفراوان بكي يا ربي جنجان من ايشو كار يندسكوي يا ربي رزق روزي امولات فراهان بكي يا ربي خوايا قاتو قري وقراني لمولاتها البقري خواء كاربدستاني مولاتها صالح بكي يا ربي هرجيز ظالم نكي بكاربدسمان يا ربي ظالم مسلط نبي بسر ولات معنا يا ربي خواء لا تأبارينا وخواء
اللهم اهدنا برحمتك فيمن هديت، وعافنا فيمن عافيت، وتولنا فيمن توليت، وبارك لنا فيما أعطيت، وقنا بعزتك شر ما قضيت. اللهم اجعلنا ممن دعاك فأجبته، وممن تضرع إليك فرحمته، وممن سألك فأعطيته، وإلى حلول دارك دار السلام أدنيته. يا جواد جد علينا وعاملنا بما أنت أهله. اللهم أنت رفيع الدرجات، قربك روح الأرواح وريحان الأفراح وعنوان الفلاح وراحة كل مرتاح. إلهنا وسعت كل شيء رحمة، وسعت كل شيء رحمة وعلما، وغفرت الذنوب حنانا وحلما. اللهم إن حاسبتنا بما نحن أهله مع كثرة ذنوبنا هلكنا، وإن حاسبتنا بما أنت أهله مع كثرة عيوبنا نجونا. إلهنا ومولانا وسيدنا، ارحمنا إذا كفنونا وفي القبور تركونا، ونسي اسمنا فلم يذكرنا ذاكر، ولم يزرنا زائر. إلهنا ارحمنا يوم لا ينفع، يوم لا ينفع دواء الطبيب ولا بكاء الحبيب ولا دهشة القريب. إلهنا اجعلنا ممن غفرت له زلاته، وآمنت له الروع يوم القيامة، وحرمت على النار جسده، وحرمت على النار جسده وعظامه، وأسكنته في الآخرة دار المقامة. إلهنا وسيدنا، إن كنا قد عصيناك فقد تركنا ما هو إليك وهو الإشراك، وإن كنا قصرنا عن بعض طاعتك فقد تمسكنا بأحبها إليك، فقد تمسكنا بأحبها إليك، وهو شهادة أن لا إله إلا الله، لا إله إلا الله، لا إله إلا الله، وأن محمدا رسول الله. اللهم اغفر وارحم لهذا الجمع المبارك. إلهنا إنهم أتوا إلى مسجدك هذا خوفا ورجاء، اللهم أمنهم مما يخافون، وهب لهم مما يرجون. اللهم يا ربنا نسألك في هذه الليلة أن تعتق رقابنا من النار،
ورقاب أمهاتنا من النار ورقاب أزواجنا من النار ورقاب أصدقائنا من النار. اللهم لا تحرمنا من رؤيتك يا الله. إلهنا لا تحرمنا من رؤيتك ورؤية نبيك في الجنة ورؤية أوليائك في الجنة ورؤية أنبيائك في الجنة يا مولانا يا سيدنا ارحمنا يا الله. اللهم اجعلنا ممن ينادي فيهم ادخلوها بسلام ادخلوها بسلام آمنين. ولا تجعلنا ممن ينادي فيهم يا ربنا ولا تجعلنا ممن ينادي فيهم ادخلوا أبواب جهنم خالدين